لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە لە بەرنامەی سیەمدا باسی بەهای بەخشینمان کرد، یان بەهای بەرهەمهێن، یان بەهایە کە ئینسان لە ژیانیدا چ پێشکەش مرۆڤ دەکات، چ پێشکەش کۆمەلگا دەکات. گوتمان چەند بەهایەکمان هەبوو، بەهایەکانی ئیمانی و هەرەوە بەهای دەرونی و هەرەوە بەهای ئەخلاقی و بەهای خیبڕە و ئەزموونیمان باس کرد کە هاتبوونە سەر بەهای ئەلعەطا کە پێشکەشکردن و هەروە بەهای بەخشین. یەک لە خواڵانی گوتمان کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئینسان بێت بە کەسێکی کە شت ببەخشی و هەروە شت پێشکەش بکات کە هیمەت بەرزیە. باسی هیمەت بەرزیمان کرد لە بەرنامەی سیەمدا کەمە بەرنامەی سیویەکەمە، باسی خاڵی شتر دەکەین کە کاریگەری هەیە لەسەرەوەی بۆ ئەوەی کەسی مرۆڤەکە یان کەسی پێشەنگ کەسێکی بەخشش بێ کە شت ببەخشی. مەبەستمان لێرە بەخشیندا تەنها مەبەستمان لە پارە نییە، هەر شتێک ئینسانێک ببەخشی عەتای هەبێ، شت پێشکەش بکات. چۆن دەتوانین ئینسانێک وەلێ بکەین کە بەڕاستی کە جێپەنجەی دیاربی لە ژیان بۆ ئەوەی کە بەرهەمی هەبێ، بۆ ئینجازات هەبێ، کە ئینجازاتەکەش دەبی شت پێشکەش بکات، شت ببەخشی. ئەوەی یەکەم خاڵ کە کاریگەری هەیە بۆ ئەوەی کەسێکی بەرهەمهێن دروست بکەین، کەسێکی پێشەنگی بەرهەمهێن دروست بکەین کە پێویستە ئەو مرۆڤە هیمەتی بەرز بێ، هەروە هیوایەکی گەورەی ڕاستەقینەی هەبێ. دێنە سەر خاڵی تۆم کە کاریگەر هەیە جیهاوازی، جیاکاری، یان ئەگەر بێت و بەشێوەک لە شێکۆنی داهێنانی هەبێ، داهێنانی. بەڵام زیاتر تەمەشا دەکەین جیاوازی یعنی تەمەیوز، خۆت جیا بکەوە لە هاوشێوەکانی خۆتدا. بۆیت پێناسەیش تەمەیوز ئەوێ لە ژیاندا ئەگەر بێت و لە ژیاندا کۆپی تەواوی کەسێش ترمە بە. چونکە بەڕاستی ئێمە باسی تەمەیوز دەکەین کە پێویستە ئێمە جیاواز بین، هەوڵ دە جیاواز بە لەگەر هاوشێوەکانی خۆت، کە مامۆستایەکی ئاینی هەوڵ دە جیاواز بە لەگەر یعنی ئوسلوبی تایبەتی خۆت هەبێت، کە قارئەیەکی ئوسلوبی تایبەتی خۆت بێت لە قڕائەدا. هەروە ئەگەر بێت و دکتۆرێکی بەڕێزی هەروە بە هەمان شێوە لە شێوازی ئیشکردن و لە شێوازی خزمەتکردندا لە هەندێک بواردە ناتوانێت و وەکو دکتۆرەکەین، بەڵام لە هەندێک شت دەبی تایبەتی خۆتی تەبی تەمەیوزێک تەبی، ئەو تەمەیوزەوەت لێ دەکە کە جیاواز بی. لەوانەیە لە زۆر شتدا ئینسانەکان وەکو یەک بوون. مامۆستایان ئەگەر بێت و زانکۆرم لە زۆر شتدا ئەگەر مامۆستایانی زانکۆی بابرین لە یەک لە بوارێک لە بوارەکە وەربگرن، لە تەخەسوسێک لە کە تەخەسوسێک وەرگن مامۆستایانی کە بەشی یاسادا هەموو مامۆستایەکان کە بەو شێوەیە کە خوێندیتیان ماژستێریان هەیە دکتۆریان هینایە لە پاشەوەی چەندەها تۆژینەوەیان کردێ، بەڵام دەکرێت تۆ ئیمتیازاتێکت هەبێ بەوەی بناسرێەوە کە کەسێک بی تایبەتمەندیێکی خۆت دروست بکەیت، تایبەتمەندیەکەی خۆت لە شێوازی تەڕحکردنی ئەفکارەکانی خۆتدا یان لە جورئەتدا کە چۆن دەتوانی کە جورئەت بین، کە خاڵێکی بەهێز بین، نەک مەبەستمانچیە کە جیاوازی خۆت جیاکاری خۆت بە خاڵێکی لاواز، بەڵکو جیاوازی و جیاکاری بەوەی دەبێت کە ئینساندا ئەو خاڵە لەگەر خەڵکەکانی تریان لەگەر هاوشێوەکانی خۆتر جیاواز بێت. کە کاتێک دێین باسی تەمەیوز دەکەین کە تەمەیوز مرۆڤ یعنی بە هەمان شێوە کە کۆپی کەسێکی تر نەبی، یعنی دەتوانین برین لە چاو هاوش لە پێش لە پار یعنی جیاوازبوون واتە سەرکەوتون بەسەر هاوشێوەکانت لە تەمەندا بەڕوونی لە بوارێکدا. یعنی ئەگەر بێت و برین جیاوازبوون چییە لە ڕووی کارکردندا واتە سەرکەوتن یان پێشکەوتن سەرکەوتن و پێشکەوتن بەسەر ئەو کەسانەی کە هاوشێوەکان لە تەمەندا لە تەمەنەکانەوەکانی لە تەمەنی خۆتدا بەڕوونی لە بوارێکدا کە تەمەشا دەکەین یەکەمێ سەرکەوتن بەسەر هاوشێوەکانی خۆتدا لە تەمەندا لە بوارێک لە بوارەکان لە تەخەسوسێک لە تەخەسوسەکان کە ناکری ئینسان بەڕاستی ئێستا ئینسانی موسوعیمان نییە، بەڵام ئینسان کاتێک لە بوارێک کار دەکەن لەو بوارە دەتوانی پێشەنگ بی، لەو بوارەدا کێشێک بۆ نمونە کە زۆر جار هەیە دەبین مامۆستایەکی بەڕێزدا کە مامۆستایەکی بەڕێزی ئاینیدا لەبەر ئەوەی شێوازی وتاربێژی بە شێوازێکە
ئەقرانەکانی خۆی هەمووی بەجێ هێشتووە، ئەقرانەکانی سەرکەوتووە، توانێتی بەواسطەی ئەو زیاکاریە بتوانی بناسرێتەوە. ئایا لە ڕووی لەهجەکەیتی، لە ڕووی قسەکەیتی، لە ڕووی جورئەتەکەیتی، لە ڕووی شێوازی ڕووی ڕاستەقینەی نیەتەکەیتی کە کاریگەرێکی تەواوی هەیە، کاریگەرێکی تەواوی یا مامۆستایەکی کە زانکۆ لە چەند دەتوانێت لە بواری زانکۆ کاتێک تەدریسی دێتەوە، بەڵام لە چەندەها بواری تریشدا توانێتی کە خزمەت بکات و هەروە دەستێکی تەواو هەیە لە ئیسلاحکردنی تەڵەبەکان سەرنجی تەڵەبەکانی ڕاکێشەوە، هەروە کاریگەر ڕاستەخۆی لەسەر ڕوح و نەفسێتی ئەو تەڵەبانە هەیە بە شێوەیەک سەرنجی ڕاکێشاون، هەروەها کاریگەریش تریشی لەوان لە ڕووی مادیش یارمەتیان بدە ئەو دەبتەوەی ئەوەی مامۆستایەکی چییە جیاواز لەگەر مامۆستایەکانی دروست دەکات. بۆیە ئەو فروقە ئیجابیە، ئەو جیاوازی ئیجابیە دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە تەمەیوزێکسیە تەمەیوزێک بۆ خۆ دروست بکەم. بەڵام ئەوەکەی پێویستە کە لە زیاکاریدا کەمە باز دەکەین کە باسی پێشەنگبوون دەکات. هەروەها هەموو کەسێک پێویستە پێشەنگی هەبێ، هەموو کەسێکدا لە بیدایەتی ژیاندا پێویستە چاو لە هەندێک لەو کەسانی کە لە تەمەن لەوی گەورەترن. گوتمان پێشەنگبوون یعنی زیاکاری لەگە سەرکەوتن بەسەر ئەو کەسانەی کە هاوتەمەنی خۆیت. بۆیە کەسێک گەر بێت و کە کاتێک کەسێکی 15 ساڵە دەچی متابعی کەسێک دەکە کە 40 ساڵە مامۆستایەکی بەڕێزەوە دێت تەقلیدی دەکاتەوە لە پاش ئەوەی دەهێوێت علمەکەی لێدا فێربی، ئەم تەقلید نابێت تەقلیدێکی 100% بی. بۆیە کۆپیکردن کەسێک نابی. زۆر جار بێ ئەمە جێمان دایتە کە لە ڕەمەزاناندا خاستن کاتێک کەسێک دێ پێشنوێژی دەکات، زۆر زۆرە ئاەتێکیان خوێندیان کە تەقلیدی قارەیەک لە قارەیەکی کردێ، قارەکە لەو شوێنەی گریا ئەویش وای کردو لەو شوێنەتی بە هەمان شێوە نەمەتیا گریان بەسە خۆی دەبین. یان زۆر کەسە ئێستا کە قارەی قورئانە کاتێک دێت تەقلیدی قارەیەک دەکات و ڕدێنەکەی خۆی وچی بەردەداتەوە، هەروە عەگالێک وەکوی لەوەر دەکات. ئەو بابەتانە بەڕاستی ئەمە بابەتی پێشەنگبوون، بابەتی پێشەنگبوون کە پێشەنگبوونێکی ڕۆکەشی نییە، پێشەنگبوونێکی ئەخلاقیمان دەوێت، پێشەنگبوونێکی فەرهەنگیمان دەوێت، پێشەنگبوونێکی زانستیمان دەوێت. بۆیە نابێت بە تەواوی کۆپی کەسەکەوی لە قسەکردونە لە پۆشاک و لە سیارە، هەتا متابعی سیارە بکرد سیارێک لەبەر دەکا هەرا لە ڕیش و لە ئاکار و لە ڕووکەش و هەموو شتەکانی وەکوو دەبێت. بەڕاستی ئەو بابەتە زۆر لەناو کەسانی کە بە شێوەیەک لە شێوەکە کە بەدوای دنیا کەوتونە کە متابعی ئەم ممەسیلانە دەکەن یان ئەو کەسانەی کە لە هۆلیۆت کار دەکەن کە دەبینی کەسەکە چاکە دێک وەکو لەوە دەکات هەتا ڕۆیشتن و هەتا گفتاری کە ئەنەما چاولێکردنیەکی تەواوی دەکە. ئەم زۆرە چاولێکردنە نابێت کۆپیکردنێکە کە بەڕاستی نابتە هۆی ئەوەی ئینسانەکە ئینسانێکی تەمەیوزی لێ دروست بکات، خاستن ئەوەی کە تووشی کە تەقلیدێکی یان چاولێکردنیەکی کۆپی دەبی، چاولێکردنیەکی زۆری تەمەنی گەنجی دروست دەبی، چونکە تاکو ئێستا کە نەیتوانی کەسایەتی خۆ بدۆستەوە. بۆیە ئینسان پێویستە کەسایەتی خۆی دروست بکە، کەسایەتێکی جیاوازی هەبێت لەگەڵ خەڵکان لە ڕووی بیرکردنەوە، حتا لە ڕووی زلکیشدا کە پێویستە تۆ بەجلکەکەی خۆت کە زیاکاری لەگەڵ خەڵکی تو دروست بکەیت. بۆیە سەربەخۆبوون لە بیرکردنەوەدا کە گوتمان جیاوازبوون یان زیاکاری بوون لەگەڵ خەڵکی یان تەمەیوزدا سەرکەوتن بەسەر هاوشێوەکانی خۆتدا لە تەمەندا بەڕوونی لە بوارێکدا. هەروە پێویستە ئەو کەسەی کە دەهێوێ بە هەماش سەربەخۆبوون لە بیرکردنەوە، ئەم کەسێکی سەربەخۆبی لە بیرکردنەوە، ینی متەئثر نەبی بە کەسیشتر کاتێک دەمی ڕاستەوە خۆی تەسلیم کەسێشتر بی. کەسی پێشەنگ ئەو بەو کەسە دەوترێت پێشەنگ کە سیفەتی جیاوازی هەبی، زیاکاری هەبی لەگەڵ خەڵکدا. ئەگەر بێت ئەو کەسەش بە هەمان شێوە شوێنکەوتووی کەسێکی تربی، هەروەها تەقلیدی کەسێکی تر بکەوە، نابتە هۆی ئەوەی برین بەو کەسە بوترێت پێشەنگ، بەڵکو ئەو کەسە پێی دەوترێت چاولێکەر، کە چاولێکەری چی دەکات بۆ سەربەخۆبوون لە بیرکردنەوە. پێویستە بیرکردنەوەکانی سەربەخۆبین، بەڵام کاتێک دەین بیرکردن لە سەربەخۆبوون لە بیرکردنەوە هەموو بیرکردنەوەیەکیش پرۆگرام و منهەجی خۆی هەیە. ئێستا کەسێک دەوێت لە بواری تەفسیردا بیر بکاتەوە منهەجی تایبەتی خۆی، ئەو منهەجە پێویستە کەسەکە لەسەر ئیلانەدا، بەڵام کاتێک بیر دەکاتەوە بەپێی ئەو منهەجە لەوانە بیرکردنەوەی وی لەگەر کەسێکی تردا جیاواز. بۆیە دەبینین لە سەردەمی سەحابەدا هەر سەحابەیەک لەوانەیە لەو بارانی کە ئیجتیهادی تێدا بووە کەسی ئەم متەئثیر بە کەسی تر نەبوو، چونکە هەمویان چی بوونە، هەمویان پێشەنگ بوونە، هەمویان جیاوازی تایبەتی خۆیان هەبووە، بە کاتێک جیاوازی تایبەتیش خۆیان هەبوو، هەموویان ئاعترافیان بەو جیاوازە بوونەیە کردێ. کاتێک دەبین و گەڕێنەوە سەر مەزهبەکان بە هەمان شێوە، سەر مەزهبەکانیش بە هەمان شێوە دەبینی هەر مەزهبێکدا کە کاتێک تەماشاتەکەین جیاوازیشتری هەیە لە مەزهبێشتر، جیاکاریەک هەیە لەو مەزهبە بوویتە کە
بیرکردنەوەی لەگەر ئەوە کەیتر جیاوازە. هەروەها سربەخۆبوون لە کارکردندا، هەروەها کەسە کاتێک کار دەکا بێت لەوەی ئەگەر بێت تۆ لەگەڵ ڕێکخراوێکیان لەگەڵ جەماعەتێک کار دەکەی کە کاتێک تۆ پێویستە متابعەت کە تاعەتی یان گوێڕایەلی ئەم کەسە بیکە برا گەورەتە. بەڵام وەکو پێشەنگبوون کە کەسێکی سربەخۆوی لەگەر کەس کار نەکەی پێویست ناکە تۆ کەسێکی مقەلیبی، کەسێکی مقەلیبی بەڵام کەسێکی سبە کەسێک با لە ڕووی کارکردنیشدا کە بەوەی یان لەناو کۆمەڵی کار دەکەی کارەکەت پێ ڕادەسپێرێن لە ڕووی کارکردنەکەتە بە شێوازێکی ئیبداعی بە شێوازی جیاکاری دەکەی کە داهێنانێ لە کارکردنەکەی دەکەی بەو شێوەش دەتوانی ئیزاویەتێکی جیاوازیەک بکەیت جیاوازیە بکەیت لە کارکردندا. ئەوەیە دەبتە هۆی ئەوەی ئەو شێوازە بەکارهێنانی شێوازی جیاواز لە کارکردندا کەەوەش دەبتە هۆی ئەوەی کەسەکە کەسێکی سربەخۆبی. کاتێک تەمەشا مرۆڤەکان دەکەین ئەگەر بێت تەمەشا مرۆڤ هەر مرۆڤێک تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە، وەکو جیاکاریەکی تایبەتی خۆی هەیە. ئەو جیاکاریە هەر یەکمان توانەیەکی تایبەتی خۆی، ئەو توانە یان ئینسانەکە بەخۆی دەبینتەوە یان پێویستە کەسێک بۆ ببینتەوە. کاتێک ئەو ئینسانە کە ئەم سیفەتە جوانە یا ئەم سیفەتە بەهێزە یا ئەم سیفەت جیاکاریە لە خۆی دەبێنەوە لەگەڵ خەڵکی تر جیاوازە پێویستە کە برەوی پێ بدات هەروە پێشی بخات و بچێ بەوەی کە بزوانی ئەو توانایی کە هەیەی چۆن دەتوانی زیاتر بەرەو پێشی بۆ زیاتر دەتوانی ببتە هۆی ئەوەی ئەم سیفەتە جوانە ئەو سیفەتە ئیزاویەکە تێدایە هەیە کە زیاتر ببەخشێ زیاتر شت پێشکەشی چ بکە پێشکەشی خەڵک بکە. یا ئەگەر بێت و کەسێک بۆی دیتەوە برێ فلان کەس تۆ ئەو سیفەتە باشە تێ پێویستە بەهێزی بکەی هەروە پێویستە ئامۆژگاری بکەی چۆن بکەی. سەرمەشق لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو وارە زۆر سەرمەشق بووە بۆ دیاریکردنی جیاکاری بۆ دیاریکردنی سیفەتی تایبەتمەندیەکانی هەر یەک لە سەحابە. بۆ نمونە بیلال ڕۆزا و ڕەحمەتی خوای لەسەر تایبەتی کردە بە بانگ، هەرچەندە کەسێشتر خەونی دیتە بەڵام بانجی بیلال دەکە بیلال فێر دەکە کە بۆ بانگدانە بکە. هەروەها پێغەمبەر صلی الله علیه ئەصدق لەهجە کە ڕازگۆترین لەهجە کە دەربڕیندا کە باسی ئەبوو ذەڕی غەفاری دەکە. هەروە ئەرحەم ئومەتی بئومەتی ئەبوو بەکر پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد لە هەمویان بەزەییتر بە ئومەتی من کە ئەبوو بەکرە. وأشدهم في أمر الله تبارك وتعالى عمر وأصدقهم حياء عثمان. دەبین هەر یەکسی صفەتی تایبەتی خۆیتە زیاکاریەکی هەیە. وأقرأهم بكتاب الله تبارك وتعالى أبي بن كعب وأفرضهم زيد بن ثابت. دەبین پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەک لەوانە زەید دەبینی لە بواری هەم قرائات و لە بواری میراددا سەرمەشە مەهرا ئوبەی بۆ شێوە. وأعلمهم بالحلال والحرام معاذ بن جبل. هەروەها لە هەمویان شارەزاتر لە مەسەلائیلی حلال و حرامدا کە معاذ کوڕی جەبل ألا وإن لكل أمة أمين ألا وإن أمين هذه الأمة أبو عبيدة بن جراح. أبو عبيدة كل جراحش أمين هذه أمة. كباب شيء من بيغمر صلى الله عليه وسلم تايبد مندي وزياكاري لبين الصحابة كان الصحابة بوشي بويا گرنگترینش داهێنان کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر ئەوەی کە ئەو ئینسانە ئەو مرۆڤە جیاواز بی کە کارەکانت چێ بە شێوەیەکی داهێنان بکە بە شێوەیەکی ئیبداع بکە. کاتی قورئان لەبەر دەکەی بە شێوەیەکی ئیبداعانە قورئان لەبەر دەکەی داهێنانی تێدا بکە. کاتێک دێ محاضەرێک ئامادەکەی بە هەمان شێوە لە محاضەرەکەتدا لە سمینارەکەتدا داهێنانی تێ بکە و جیاواز بێ لەگەڵ خەڵکی تردا. کاتێک تۆ دەبێ وتار بێژ بە هەمان شێوە جیاوازیەک هەبی لەگەر وتار بێژەکانی تر. یعنی نەمەط و شێوازی تایبەتی خۆت هەبی تەنها وەکو ئەوکانی تر نەبی. پێویستە کە تایبەتی خۆت هەبی لە تەڕحکردنی لە بیدایەت دەست پێکردنی وتارەکە و لە کۆتایی هەتا لە دوعایەکان هەروە هەوڵدە لە جلەکانت. هەروە کاتێک مامۆستای کۆلێژی بە هەمان شێوە ئوسلوبێکی تایبەت هەبی جلێکی تایبەت هەبی بۆی بناسرێەوە زیاکاریەکت هەبی لەگەر مامۆستایەکانی تر مەبەسمەوە نییە کە زیاکلەوانی مامۆستایەکانی تر بە هەمان شێوە زیاکاریەش تریان هەیە لەگەر تو کە جیاوازن بەوەی کە مامۆستایەکان دەبدە هۆی چێ هۆدوچیان تەمەیوزیان هەیە. یعنی ئەوە نییە کاتێک دەنێ سەرکەوتن بەسەر هاوشێوەکانت لە بوارێکە لە شێوازەکان لەوانێت تۆ لەو بوارەدا پێشی فلان کەس کەوتێ بەڵام ئەویش بە هەماشێ لەو بوارە تەمەیوزیە کاتە هەردووکتان چینە هەردووکتان متەمەیزن. ئەوکەی باسمان کرد کە ئەو کەسەی دێ هەوێ کە عەتای هەبێ کە بەخشینی هەبێ بتوانی
کارەکەی کە چاک بێ و هەروە شر ببەخشێ یەکەمیان باسی ئەومان کرد کە هیممەت بەرزبی دوم خاڵ باسی ئەومان کرد کە پێویستە کەسەکە کەسێکی تەمەیوزی هەبێ کە کەسێکی لە بوارەکەی خۆیدا لە بوارێکی تایبەت بی کە مامۆستایەکە مامۆستایەکی نوعی بێ کە مامۆستایەکی جیاواز بی لەگە مامۆستایەکانی تر کە داهێنانی لە مامۆستایەتیەکەی خۆی بکە ئەگە دکتۆرە داهێنان لە دکتۆریەکەی خۆی بکە ئەگە مهندیسە داهێنان لە مهندیسەکاتیەکەی خۆی بکە بناسرێتەوە بە جیاوازیەک یان زیاکاریەک ئەگەر بێت و مهندیسێکە یا ئەگەر بێت و کەسێکە کە قورئان خوێنە نەمەڵێکی تایبەتی هەبێ لە قورئان خوێندندا نەک تقليدي كامل فلان وفلان كسكو وش بهري تقليدكردنەوەی قارئان بەڵام پێویست ئەو کەسێک کە قارئە قورئان خوێنە نەمەڵی تایبەتی خۆی هەبێت لە قورئان خوێندن ئەوەیە دەلالەتی زیاکاری کەسێک بانگ دەدە بانگدانەکەی بانگدانێکی تەقلیدی و بۆیە پێویستە شێوەیەک لە شێوەزاکان کە شێوەیەکی نوێ و داهێنانێک تێدا بکە لە بانگدانەکانی خۆی یان کاتێک ڕێکخراوێک دروست دەکە ئەو ڕێکخراوە جیاوازی هەبێت لە ڕێکخراوەکانیشتر بۆ نمۆ ڕێکخراوێک دروست دەکەی کە ڕێکخراوەکە تایبەت بە کۆمەچیکردنی هەژاران کە بۆ کۆمەچێکرد دەبێت لە شێوازدا وەکو ئەو ڕێکخراوە نەبی کە ئێستا وجودیانە پێویستە جیاوازەیەکی تایبەتی ئینجا لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان هەروەها لەوەی کە توانات هەیە کە لە کوردستان لە دەرەوەی کوردستان بڕی هەروەها بەوەی ببڕی کە تەنها تایبەت بە کۆمەڵە کەسێک یان کۆمەڵە نەتەوەیەک یان کۆمەڵە ئاینێک کە سنوورەکانی کۆمەچیکردنیەکە سنوورێکی گەورەتر و بەهێزتر بگرێت کەواتە جیاکاری هەروەها جیاواز بوون کە دەبتە هۆی ئەوەی کە مرۆڤدا کە مرۆڤێکی چ ببەخشێ و هەرو مرۆڤێکی بتوانێت بەرهەمهێن بێت وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.